شومات هەمووان چاویان لەسەر ڕووبارە مات و سامناکەکەی سیروانە تا ئەوەی جەستە سەر ئاوکەوتووی ڕۆڵەکەیان بەدی بکەن و کۆتایی بە چاوەڕوانی 11 ڕۆژمانەوەیان لەسەر ڕووباری سیروان بهێن. لە ناکاو هاوارێک کۆتایی بە بێدەنگی سەر ڕووبارەکەی هێنا و هەمووان ڕووباری سیروانیان لە سنووری گوندی ژاڵە ناوی سەر بە قەزای دەربەندی خان بەرەو گوندی بانی خێڵان بەجێهێشت. دەواازەی گوندەکە بووە شانۆی بە یەکگەیشتنی تەرمی سارد و سڕی ئوسامەی تەمەن 23 ساڵ بە جەلالی باوکو و کۆتایی هاتن بە چیرۆکی تراژیدیای ئەم خێزانە. ئەموم ئامەزامە کە ئەمڕۆ جەنازەکەی دۆزرایەوە هاواری کردوتی خنکام ئامۆزاکەی تویشم بەهانایەوە ڕۆی هێتی نزیکم کردێتەوە لە قەراق نزیکەوە قسە لێکات 2 مەتر ئۆپەڕی دوور بێ لە قەراقەکەەوە توپ ئەمیش تەواو پێنەما بوو هیلاک بوو وتی یەک بچانێکە دەمەوە گەڕێمە بۆلات گەیشتە قەراقەکە و ئاسایش گرتی هەرچی وتێتی ئوسامە ئاسایش لێیاندا و بردیانە ئیتر نەیزانی ئوسامە چی لێ هاتبوو کەیوان ئەو جەنازەی پێشووکە دۆزیمانەوە دوای 5 ڕۆژەوە دۆزرایەوە لە سەروی ئەمان و لێدا بوو. بە وتەی خانەوادەی ئوسامەی کۆچکرد و کوڕەکەیان لەگەڵ 3 هاوڕێی دیکەی لە نزیک گوندی ژاڵە ناو پێکەوە بوون. هێزە ئەمریەکانی شارەکە بە تۆمەتی ئەوەی ئەو گەنجانە بە دوای ئاسەواری مێژووی یاگەڕاون 4 دەوریان دەگرن و تەقە لە گەنجەکان دەکەن و ئەوانیش بە مەبەستی خۆڕزگارکردنیان خۆیان هەڵدەدەنە ڕووباری سیروان و لە ئاکامدا دوانیان بێسەر و شوێن دەبن. دوای بێسەر و شوێنبوونیان حەڤەی ئەم مانگە تەرمی کەیوان دۆزرایەوە و دواتریش و پاش 11 ڕۆژ تەرمی ئوسامەش لە گوندی بانی خێڵان دۆزرایەوە. وەڵاهی من ئەمەوێ بەداخەوە ئێمە ساحێبی ئەنفالین ئەوە وەڵامەکەمانە ئەمانە لە مدیرەوە هەتاکو ئەو مەفرەزە کە دەرچووە من لە کاتی حکومەتی بەعسا لە 87 مەکینەم لە دەستی ئیستیخبارە فەرەنسا و بردومە دەرم کردو شایەتم زۆرە ناردوومە سۆ بۆ لادێ بەس بەداخەوە تەقەی لێ نەکردم بەس بەداخەوە ئەمانە ئاو وەڵامیان داوە ئێمە کەسوکارمان کریا ژێر خۆڵۆ ئەمانشان کردە ژێر ئاوە لایەن لێگرتن و ئوسامە جەلال و ئەوش هەر فەرقەکە کابرازەوە کەیوان حەمەد سەعید هەردووکیان ساحێبی ئەنفالیشن. بە مەبەستی پشکنینی زیاتر لە تەرمەکە لە پزیشکی دادی دەربەندی خانەوە ئوسامەی کۆچکرد و ڕەوانی پزیشکی دادی سلێمانی کرا. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان